ئومێ دەکەین هەموو هاوڵاتیانی خۆشەویست ئەم بابەتە بە جددیەتێکی تەواوە وەرگرن و پابندی تەواوی ڕێنمایە تەندروستیەکان بن چونکە بارودۆخەکان بەرەو ئالۆستر ئەچێ نەک لە ئاستی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانە بەڵکو لەسەر ئاستی هەموو دنیا و دوێنێ ڕێکخراوی تەندروستی جیهانی بە ڕسمی ڕایگەیان کە ئەمە پەتایەکی جیهانیە و خۆپارێزی و چارەسەرکردن و پەیڕەوکردنی ڕێنماییە وردە جیهانیەکانیشی پێویستە بۆیە ئێمە ئیمڕۆ گەشتینە ئەم بڕیارانە و ئومێ دەکەین هەموو لایەک لەگەڵمانە جێبەجێ بکە یەکەمیان ڕاگررتنی هاتوچۆ لە نێوان قەزا و شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانیدا جگە لە تیمە تەندروستیەکان و وەفدە ڕسمیەکان و ڕێکخرا و ئاژانسەکانی نەتەوەیە گرتوەکان و هێزە ئەمنیەکان و ئاڵ و گۆڕە بازرگانیەکان بۆ هەر حاڵەتێکی تر پێویستە بە ڕەزامەندی قایمقامێتی سنوورەکە بێت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشدا ئەم بڕیارە لە سەعات 12 ئەم شەوەوە دەچێتە باری جێبەجێکردنەوە تا 28 سێی 2020 بەردەوامە بێ. دووهەم ڕاگررتنی هەموو هێڵەکانی گواستنەوەی گشتی پاس و مینی پاسی ناوشار و دەرەوەی شارەکان لە سنووری پارێزگای سلێمانیدا و ڕێ بەهاتنی هیچ گواستنەوەیەکی گشتی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەوە بۆ سلێمانی نادرێت لە سەعات 12 ئەم شەوەوە تا 1 2020 بەردەوامە بێ و ئەمەش وەزارەتی گواستنەوە بە سوپاسەوە هەمان بڕیاری لە ئاستی هەرێمی کوردستان بۆ دەرکردووە. داخستنی هەموو کافتریا و چایخانە و ئەو شوێنانەی خەڵکتیاندا کۆ دەبێتەوە لە ئەمڕۆوە تا کاتێکی نادیار. پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە و بۆ کاری زۆر پێویست نەبێ نێنە دەرەوە. هەر بازرگان و فرۆشیار و تاکسیەک قۆرخکاری بکات و نرخی کاڵاکان و گواستنەوە بەرز بکاتەوە بە توندترین شێوە سزای یاسایی ئەدرێ و ئومێ دەکەم هەموو کەسێ پابند بێ و قایمقامەتی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی و کۆمپانیاکانە ئەو سیستەمی دیلیڤەری و گەڕان بە کۆڵانەکانە پەیڕەوەکەن بۆ گەیاندنی وشکە بۆ گەیاندنی تەڕە بە کۆڵانەکان بە ماڵەکان بۆی خەڵک پێویست نەکا بێتە بازارەکان و مۆڵەکان قەرەباڵغ بکە و لە ئەمڕۆوە تاکو ڕۆژانی ئایندە بەوردی ئەم کارانە بە شێوەیەکی گونجاو جێبەجێەکرێ. بەڕێزان ژمارەی توشبوانی نەخۆشی کۆڕۆنا لە هەموو جیهاندا ڕووی لە هەڵکشانە و وڵاتانی پێشکەوتووی دنیاش ئەویان ڕاگەیاندووە کە زۆر بە خراپی ئەناڵێن بەدەست حاڵەتەکەەوە. ئێمەش لە شاری سلێمانی سەرڕای ئەو هەموو ڕۆژشوێنەی کە گرتومانەتە بەر سەرڕای ئەو هەموو ڕێکارەی کە گیراوەتە بەر بەڵام گومانمان لەوە هەیە کە نەخۆشیەکە لە ناو خەڵکدا هەیە و ژمارەکە ڕوو لە هەڵکشانە بۆیە پێویستمان بە ڕێنمایی تر هەیە و پێویستمان بە ڕێکاری تونتر هەیە بۆی بتوانین کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەین. ئێمە تا ئێستا نەخۆشیەکە لە ژێر کۆنتترۆلی خۆمانایە و ئەم ڕێکارانە بۆی ئەگرینە بەر بۆی لە دەست لە کۆنتترۆل دەرنەچی حاڵەتەکە. بەڕێزانەگەرەوە هاوکارمان نەبن هاوڵاتیان هاوکارمان نەبن بەڕاستی ناتوانین کۆنتترۆلی حاڵەتەکە بکەین. بۆیە ئێمە داوامان لە پارێزگای سلێمانی کرد کە جوڵەکەم کاتەوە لە نێوان شارەکان و هەروەها لە ناو شارەکان و شار و شارۆچکەکاندا بۆی بتوانین ڕێگربین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئەوەی کەوای لێکردین ئەم بڕیارانە بین حەزەکەم بەڕوونی پێتان بڵێم ئێمە گومانەکەین دەیان کەس و سەدان کەس هەڵگری ڤایرۆسەکە من لە ناو ماڵان و لە ناو خەڵکدا بن چونکە ژمارەی نوێمان هەیە کە خەڵکێکن کەرەنتینە نەکراون و لە ناو خەڵکدا ژیاون ئەم ماوەیە و هەڵگری ڤایرۆسەکەن.